دەی زۆر مسلمان هەیە چەند بە سادەیی تەماشای دەکات، جاری وا هەیە بۆ ئیمتیازێکی کەمی دنیایی، بۆ ماڵ و سامانێکی کەمی دنیایی شاهێدیدانێکی بە درۆ دەدات، ئەو باڵێک دەکێشێت وا دەزانی شتێکی هێندە گچکەیە. ئەوە گوناهێکی هەرە گەورەیە برام. لە کاتێکدا کە ئینسان شاهێدی بە درۆ دەدات سێ گوناهە بەیەکەوە کۆ دەکاتەوە. یەکەمینیان ئینسان سەرپێچی خودای پەروەردگار دەکات، سەرپێچی فەرمایشتی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم. دووهەمین گوناه ئەوەیە کە ئینسان یارمەتیدەری زاڵم دەبێت، یارمەتی زاڵمێک دەدەی، بەناحەق شاهێدی دەدەی، شتێک دەکەی بە هی کەسێک کە هی ئەو نییە، ئەوە یارمەتیداری زاڵمە برام. سێهەمینیان ئەوەیە کە زوڵم لە ئینسانێکی مەزلوم دەکەی و پشتی بە ئەرزدا دەدەی و هەروەها سەرشۆڕی دەکەی. جاری وا هەیە ماڵ و سامانێک کە هی ئەوە بەڵام بەناحەق شاهیدی بۆ کەسێکی دیکە دەدەی، ئەو سێ گوناهانە کۆ دەکەی وەختێک کە شاهێدیەکی بە درۆ و ناڕاست دەدەی. خۆی گەورە پەنامان دات.